بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم ورحمة الله وبرکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئەوەی عزیز و خۆشەویست شادە بمەوە. ئازیزان و خۆشەویستان، ماوەی چەند ڕۆژێکە بە تایبەت لە وەرزی هاویندا کە ئێستا گەرمایەکی زۆر دەستی پێکردووە، کەمی ئاو و بێئاوی لە زۆربەی هەرە زۆری گەڕەکەکانی شارەکانی هەولێر و سلێمانی و دهۆک و هەڵەبجە و تەواوی ناوچەکان بەگشتی دەستی پێکردووە. طبعاً هۆکاری کەم ئاوی بۆ چەند شتێک ئەگەڕێتەوە، یاخود ئەوەی کە حکوومەت فریان ناکەوێ ئاو بدا بە هاوڵاتیان بۆ چەند حاڵەتێک ئەگەڕێتەوە. یەکێک لەو حاڵەتانە بە ناشکری نەبێ الحەمدولله، هەزار جار سوپاس بۆ خوا، ئەوە بووە کە زستانی ئەم ساڵمان زۆر بێباران بوو، واتە وشکە ساڵی لە تەواوی ناوچەکانی هەرێم بە تایبەت لە گەرمیان بوونی هەبوو و لە ئێستادا ئەبینین شاری سلێمانی بەدەست بێئاوی و کەمی ئاو ئەناڵێنێ. هیچێک لەو حاڵەتانە ئەوەیە. هیچێکی تر لەو حاڵەتانە نەبوونی بەنداوە لە هەرێمی کوردستان. طبعاً حکوومەت پلانی نەبووە لە ساڵانی ڕابردوو بتوانێت چەند بەندایەک دروست بکە و چەند ڕێکارێک بگرێتە بەر بۆ ئەوەی دوجار هاوڵاتیان بەدەست بێ ئاویەوە نەناڵێنن و ڕێگە لەم گرفتە بگرن. ئەمەش حاڵەتێکی تر. یەکێک لەو حاڵەتانەی تر ئەوەیە هاوڵاتیان خەتایەکی زۆریان هەیە دەست بە ئاوەوە ناگرن. بە حەقەت گەڕەکی وا هەیە، شوێنی وا هەیە ئەچیتە ئەو کۆڵانەوە، ئەمە سۆندەکەی بەدەستێەوە ئەم ئاوە ئەڕێژێ بەم ناوەیە بۆ ئەم ئاوە ئاخر مەسئولیەتی دنیا و قیامەتیت لەسرە. یعنی ماڵی وا هەیە سەعاتی بڵێن پێوەری ئاوی نییە، ئەمجا وەک پێوەری ئاوی نیە گوێی لێ نییە، ئەم ئاوە بە ئارەزووی خۆی ئەڕژێنێ گەڕەکی پێ ئاوڕشێنەکە، ئەو چیمەنتۆی ئاوڕشێنەکە. وەڵڵاهی پارەیان بایتایەتێ بیاوتایە ئەو چیمەنتۆیمان بۆ ئاوڕشێنکە ئەتوو تااقەتم نییە. بەس ئاوە بەدەم قسەوە لەگەڵ دراوسەکەی تریا وەستاوە ئەم ئاوە ئەڕێژەیە گوناهباری لە دنیا و لە قیامەت. ئەوە بۆ زانیاری، چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لا تسرف في الماء ولو كنت على نهر جار. تەنانەت ئەگەر لەسەر ڕووبارێکیش بووی زیادەڕەوی لە ئاودا مەکە، لە خەرجکردنی ئاودا مەکە. ئەمە زۆر کارەساتە خەڵک لەمە حاڵی نییە بەڕاستی. ئەمەش خاڵێکە. یعنی ئەوەی کە باسم کرد مەسەڵەن خوشکانی بەڕێزمان دایکانمان، تەنانەت بەشێک لەو برایانی کە هەیە بە دزداشەیەکەوە نیوەڕوان گەرمایە سۆندەیەکی دەرهێناوە ئەم ئاوە بۆ ڕێژی کاک، ئەم ئاوە بەڕاستی بە زەحمەت ئەگاتە ماڵی تۆ. ئەمە حاڵەتێک. حاڵەتێکی تر مەسەڵەن حکوومەت خەتایەکی هەیە ببینن، یعنی ئەگەر تۆ پارە بیت مەسەڵەن دەوڵەمەند بی پارەدار بی بۆ خۆت ئەچی لە سیتیەک لە سیتیەکانەوانەی کە شوقەی هایلای ڤەژین و ڤێلای خۆش ئەژین و گەڕێکی خۆش ئەژینوانە، ئاگان لەوە نییە چۆن ئاو دێت چۆن ئاوەڕوا، بەس مانگانە ئیشتراک و مانگانی خۆیان ئەدەن بڵین وەکو خەدەماتی خۆیان ئەدەن، ئیتر یەک دقیقە ئاویان نابڕێ. یعنی حکوومەت ئەم دوو سێکتەرەی جیا کردێتەوە زۆر خەتەرە. با بۆ ئەو چۆنە بۆ منیش ئاوا بێ، بۆ من نامەوێت بۆ ئەویش خراپ بێ، مەوێ بۆ ئەو باش بێ بۆ منیش باش بێ. بەڵام ئەو چونکە 60-70 هزار دینار ئەدا مانگانە وەکو خەدەمات، هەیە وەرەقەیە کە $100 مەسەڵەن 150 هزار دینار ئەدا، بۆ ئەو باشە. بەس بۆ منێک کە ئەگەر 5,000-10,000 بدەم نابێ، بێت 4 ڕۆژارێ 5 ڕۆژارێ ئەوم بۆ بێتەوە، بێت تانکی زیاد لە سەرباندا بنم. وەرحاصل ئەمەش کۆمەڵک گرفتە. ئیتر نازانم ئەگەر ئێوە شتی تر شکەبەن، مەسەڵەن حاڵەتی تر حاڵەتی نامۆش شکەبەن لە گەڕێکی خۆتان. ئێستا ئێمە مەسەڵەن ئەوە 3-4 ڕۆژە ئاو نییە لە گەڕەکەکەیە. شتێکی تر باسەکەن ئەوەیە کە ئەڵێن یەک تانکەر ئاو لە 15,000 دینارەوە بۆ بە 40,000 دینار. ئەمجا ئیستیقلالکردنی ئەو حاڵەتە ئەو خاوەن تەنکەرە بە ڕێزانە ئەگەدار بن تکاتان لێکەم ئەو ڕستقەی دەستانەکەوێت لەو ڕێگەیەوە ڕەنگە جایز نەبێ، حەڵاڵ نەبێ، خۆتان بپارێزن لە پارەی حرام. تۆ ئەگەر هەمان ئەو ئاوەی کە بە 15,000 داوتە بە خەڵک ئەمڕۆ هەمان ئەو ئاوت بە بێگرفت دەستەکەوێت توانی بیگەینتە هاوڵاتیان 1,000 دینار زیادکەی بەسەریانەوە، دڵنیا بە لەوەی گوناهبارە بی، دڵنیا بە لەوەی کە ئەم پارەی دێتە گیرفانتەوە پارەی تۆ نییە، مافی تۆ نییە، بەڵکو ئیستیقلالکردن و هەڵقۆستنەوەیە. باشە برا جوانەکەم، یاخوا هەموو لایەک مۆفەق بن. کۆمەڵە کۆمنت هاتووە، باو کۆمنتانتان بۆ بخوێنمەوە.
کاگەی برزگار نووسێتی بەشێکی کەمبوونی ئاو باران نەبارینە پەیوەندی بە تاوانی مرۆڤەوە هەیە کەواتە با بەدڵ بگەڕێنەوە بە سەر دینی ئیسلام. جوانە. کۆسیا محەممەد نووسیوێتی چیمان کرد بۆ بێموچەیی هەر ئەوەشمان پێدەکرێت بۆ بێ ئاوی. ئاڤار شەریف نووسیوێتی خەڵک لە سای ئەم دەسەڵات و حیزبە فاشیلانەی کوردستان تووشی هەموو نەهامەتیەک دەبێت. تارا ئیبراهیم ئەڵێ ئەگەر حکوومەت پلان و بەرنامەیەکی باشی هەبوایە ئێستا تووشی کەماوی نەدەبوو. ئاوات محەممەد ئەڵێ لەگەڵ ڕێزمدا هاوڵاتیانیش وەک پێویست ئاو بەکار ناهێنن ئاو زۆر بەفی ڕۆدەن واقعە. کاروخ عەزیز نووسیوێتی حکوومەت لەبەر پرۆژەکانی خۆی ئاگای لە هاوڵاتیان نەماوە. شەونم ڕەسوڵ ئەڵێ هەرێمی کوردستان سەرچاوی ئاوی زۆرە بەڵام نەتوانراوە وەک پێویست سوود لەو سەرچاو ئاویانە وەربگیرێت کێشەی کەم ئاوی دروست نەبێت. کارزان عەڵی ئەڵێ تا دوو حیزبی بنەماڵە مابێت حاڵی کوردستان لەمە باشتر نابێت. ئەمە سەبارەت بۆ کۆمنتانەی کە لەسەر تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان هاتووە. با بچینە فەیسبوک ئێستا لەوێەوە بەرنامەکەمان ڕاستەوخۆ ئەگەوازرێتەوە بۆ ئێوەی خۆشەویست لەوێ شەواتوانن بینەرمان بن. سوپاسی ئەو بە ڕێزانە ژەکەین کە ئەم بەرنمەیە شەی دەکەن لایکی تیاکەن کۆمنتە نووسن ئەویش هەر ئەچێتە چوارچێوەی دڵسۆزی هەم بۆ بەرنمەکە هەم بۆ تەوەرەکە کە ومێدەوارین زیاتر تیشی بخینە سەر ئەم بابەتە لەبەروی بە تەسەوری من زۆر گرنگە. ئەمجا ئازیزان هەر ئاو نییە کەمی کارەبا کەمی خزمەتگوزاری کەمی ئەوەی کە لە گەڕەکەکانە خۆڵ و خاشا کۆ بێتەوە تا ئێستا حکوومەت پلانی نییە بۆ فرەدانیم خۆڵ و خاشاکە. ئەوەش حاڵەتێکە لەو حاڵەتانە طبعاً بۆ معلوماتتان بۆ زانیاریتان هەرێمی کوردستان زۆر باشترە تا ناوچەکانی خواروی عێراق و کەرکووک و ئەو پارێزگایانی تر کە لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقن ئەوە شتێکی حاشا هەڵنەگرە لە ڕووی ئاوەنا ئەوان لە ڕووی ئاوە باشترن لەبەرەوەی گرفتی ئاویان نییە تەنها گرفتی خزمەتگوزاری و پاکوخاوێنی شارەکانیان هەیە بەڵام لە کوردستان تا ئەندازەیەکی باش ئەوە باشترە ینی لە ڕووی خزمەتگوزاریەوە تۆزێک باشترە تۆزێک. حاڵەتێکی تر هەیە بووەتە هۆکاری کەمی ئاو بۆ هەرێمی کوردستان و عێراق ئەویش ئەوەیە ئاومان بەدەستی تورکیا و ئێرانەوەیە ئەوانیش بەنداوەکانی خۆیان ئەگرنەوە و نایڵن ئاو بێت بەم دیوە ئەوەش گرفتێکە لەو گرفتانەی کە دووچاری هاوڵاتیانە بێتەوە بیرمان نەچێ. عێراقیش و هەرێمی کوردستانیش خاوەنی سیادە و کیانی خۆی نییە بەڕاستی بەرامبەر بە وڵاتە زلهێزانە و ناتوانێ نقەی لێوە بێ لە کاتێکە ئاوی ئەبڕن هێرشەکە نەسەری تۆپ و تارەی بەسەر ئابارێنن کۆمەڵشتی لەگەڵەکەن نە عێراق و نە هەرێمی کوردستانیش زۆر جار دەسەڵاتی ئەویان نییە بە وڵاتانە بڵێن ڕایگرە و ستۆپ ئەمە غەدر و زوڵمە لە خەڵکی هەرێمی کوردستانیەکەن. اینجا لێرەوە من سوپاسی هەموو ئەزیزاناکەم ئەوانەی کە بەشدارن و بە کۆمنت ئێستا شتیان بۆ نووسیوین بە نمونەی پەری دەریا ئەڵێ نەبوونی پلان بۆ قەیرانەکان چ بگاتە کەم ئاوی واتە نەبوونی پلان. فریاد محەممەد نووسیەتی زۆر ڕاستە سوپاس کاک فریاد جان. ئۆنور یڵمازگول نووسیوێتی ئەی بۆ نوێژە بارانە ناکەن آخر جانەکەم نوێژە بارانە ئێستا وەرزی هاوینە بۆ زانیاریت لەوەیان نییە نوێژە بارانە لە زستان ئاکرێت لە وەختێک ئاکرێت کە وەرزی بارانبارین بێ بۆ گەنم و دانەوێڵەی جوتیاران ئەکرێ وەختێک ئەکرێت کە باران نەباری بێ مەسەلەن وەرزەکە خەریکە بەسەر تێ ئەپەڕێ وەرزی زستان و باران نەباریەوە کاتە ئاکرێ نەک تۆ لە تەموز و ئاب چاوڕێبی باران ببارێەوە مەگەر ڕەحمی خوا جینا شتیوان نابێ. عەبدوڵڵا مامسار نووسیەتی بەداخەوە میلەت خۆی ڕووی میلەت خۆی ئاو زۆر سەرف ئەکەن بەڕاستی ئاو زۆر کەمی کردووە. پەیمان محەممەد نووسیوێتی بێپلانیە بە هەر کەسێک بەردرگا ئەشۆن غەرامەیان بکەن زۆر لەگەڵ ئەوەیان زۆریش لەگەڵ ئەو بڕیارەیەم هەر کەسێک سۆندەی ئاوی بەدەستەوە بوو ئاوەکەی ڕشت و بەردرگای شۆرد و ئەو چیمەنتۆیی ئاڕشێن کرد و ئەو گەڕەکەی پاکردەوە بەو ئاوە غەرامە بکرێ جاریشکەوە دووبارە ناکاتەوە. یعنی من لێرەوە داوا ئەەکەم لەو
لایەنە پەیوەندیدارانەی کە ئەو بڕیاریان بەدەسە ینی من خۆم جیهەتێک هەبێ لی ئاگادارکەمەوە باوەڕم پێ بکەن ئەو ئاوەی کە بە فیڕۆ ئەدرێ لەبەر ئەو دەرگایەوە ئەو چیمەتۆی پێشۆرێ زۆر زۆر گوناهە تاوانێکی زۆر زۆر گەورەیە ئەبێ ئینسان خۆی لێ بپارێزێ. کەوسەرخان نووسیوێتی سڵاو ڕێز بۆ ئێوەی بەڕێز سوپاسە دەکەین خوا لێ ڕازی بێ. ئەمە بەلاتینی ئەنووسن سوپاسدانەکەم بەس من ئەبێ بیخوێنمەوە پێشتر. لەیلا تالیب نووسیوێتی ساڵی پار ئەو هەموو بارانە باری ئەگەر بەندا و هەبوایە ئێستا حاڵمان وا نەدەبوو. زۆر ڕاستە باسی بەنداومان کرد. سەحەر سەلام نووسیوێتی جاچیان نەکردووەم حکوومەتە هەموو شتێکیان بڕیوە هەر حەز ئەکەن کورد کوردستان جێ بهێڵێ لەسەر ئەو حاڵەتەی کە لەم ڕۆژانەی ڕابردوو ڕوویدا بەداخ و پەژارێکی زۆر زۆرەوە کاکە هەژیر هەڵە نەبم جانی باشە زۆر باشە پەیوەندی وەرەگرم یەک دقیقە زۆر بەداخ و پەژارێکی زۆرەوە ئەو برا ئازیزەمان لە ڕێگەی هەندەران گیانی خۆی سپاردووە کۆتایی بە ژیانی هات زۆر بەخەمین و خوای گەورە ئینشاڵڵا لی خۆش بێ و خوای گەورە ئینشاڵڵا بە شەهید لە قەڵەمی بدا و دەیان گەنجی لەو جۆرەمان هەیە بەداخەوە کوردستان جێڵن لەبەر ئەو حاڵەتانی کە ئێستا ڕوبەڕووی خەڵک دەبێتەوە لە هەرێمی کوردستان. با بچمە لای کاک حەمەد ڕەشید لە ژاراوە. کاکە ئێوارەت باش. هەموو کاتت باش کاک حەمەد ڕەشید. بەڕێزی ئێوارەی خۆت و ستافەکەت و بینەران و زۆر سپاس بۆ جەنابەت لە ساک و سەلامەت بی. بەڕێزی کاکە وەڵی بەرنامەی جوانە دابەزاندەوە خۆی قات و قڕی لە هەموو شتێک دروست بووە. ئەمن بە بێ بەرنامەیی دەبینم تێگەیشتی وای دەبینم کێشە لە بینی دەسەڵات و میلەتدایە. بەڵێ بە بۆچوونی من میلەتەکەش ئەوەی هەستی پێ بکەم ئەوەی بێتە بەردەستی ڕقبەرقەیە وەختی خۆی داوت کوێخایەکە بوو ئیلی کە خوامی ڕادەگر بە ژێر وە سەرم. بەڵێ کاک حەمەد ڕەشید یعنی ئێمە نابێ مەسەلەن ڕاستە حکوومەت خواروخێکی زۆر زۆرە ئەوە ئینکاری ناکرێ ئەو شتە بەڵام خۆ ناکرێ ئێمە مەسەلەن شتێک خەتای خۆشمانی تیا هەبێ هەر بڵێن خەتای حکوومەتە. ئێستا من زۆر تاکید لەسەر ئاوشێری بەردرگاکەم و ئاوشێر خەتاباری لە خۆشمانی تێدایە. ئەرە وەڵا جاری وا هەیە شتی زۆر غەڵەتمان هەیە خۆمان درکی پێ ناکەین ئێستا بەردرگا شۆردنە بۆ بەردرگا بشۆن ینی بۆ کاکە یا بەردەرگا وەڵی تەماشاکە لەبەرەوەی دەسەڵاتەکان مەسئولین ئێستا کارەبا بۆ کارەبایە لە کوردستان بەشی 4 کوردستانی ناوێ. بڵێ یعنی قەناعەتت بێ من لەناو خەڵکەکەی دەژیم تێگەیشتی وەڵی کارەبا ئەو کارەبا ئێستا لە کوردستان بە پیرۆدەسی بای 2 کوردستانی دەبێ ڕاستە بەشی 2 بەشی کوردستانی دیش دەبێ بەڵام مەسەلەکە ئەوەیە کاکە خەڵکەکە لە دەسەڵاتەکەی ئاوا بەڕقداتوە کە بایکۆتی هەڵبژاردن دەکا و بێدەنگە بەرامبەر دەسەڵات تەبیعەتەکەمان وایە کامڵ نەبووین بەداخەوە ڕێزم بۆ بینەران و بیستەران لە جیاتیەوەی کە حکوومەت دەسەڵات بێن دەچین بەدنی بەدزیەوە ئەو بەزمەی دەکەین کەبای زیاد سەرف دەکەین ئاو زیاد سەرف دەکەین وەنیە بچین بەردەرکی بە بەسوولەکان بگریم ڕێ کاکە بۆ دەکەین لە بۆ پێی بڵین کوردستانی هەمووانمانە تۆش وەکو من بەشت پێوەیە بۆ تۆ شوێ کەسکەسانی فەلەک بۆ دەوڵەمەند بوون بۆ هەڵتۆقین بۆ ئەمە هیچمان نییە نابێ ئەو شە قابلی قبوڵ نییە. بەڵێ دەست و چاوت خۆش بێ سپاس کاک حەمەد ڕەشید گیان بۆ پەیوەندیەکەت لە برادرانم لەگەم سەرچاو سپاس بۆ جەنابی شت خوارد لەگەڵ بێ زۆر سپاس. دوو گەڕک لە خەدەمات زۆر بێبەشن یەکیان گەڕک یەکیان ناوچەی چێرێمی کوردستانە پێنجی حەسارۆک لە شاری هەولێر زۆر تاکید لەواکەنەوە هیچ خەدەماتێکیان نییە ئاویان نییە کارەبایان نییە جادەیان خراپە ئەوە مەفروزە ئاوڕێکی زیدیان لێ بدرێتەوە. ئێستا بەڕێزێکی تر نووسیوێتی ئێمە لە گەڕەکی ئاسوودە لە چەمچەماڵ
ئێمە لە گەڕێکی بەناو ئاسوودە لە چەمچەمان 9 ڕۆژ جارێک ئاومان دێت ئەگەر زیاتری نەکەن 9 ڕۆژ آخر ئەوەی ویژدانە 9 ڕۆژ تۆ ئاو نەدەی بە گەڕێکێک آخر بۆ 9 ڕۆژ ئێوە خەڵکە نازانم ئەرێ بەرپرسێکی سلێمانی بوو چێ بوو توێتی کەم خۆتان بشۆنە کاکە گەرمایە کاک گەرمایە خەڵک بۆ نەکە هەر ئارەقات کوژێ یەک دق باش بەسەر چاو باوکی سۆما وەرەگرم لە پیرە مەگرون دواتر دێمەوە سەر کۆمنتەکان باوکی سۆما باوکی سۆما فەرموو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كلام عم جان شوني باشي باوکی سۆما جەنابەت چۆنی سپاس دەکەم وش بسپاس دەکەم تەمان درێژ بی یاخوا ئەجمعین والله من تێبینێشکەمە بوو لەسەر بەرنامەیە ئەگەر دەستپەتی تێبێت لە خزمەتم خزمەت لەم نێوە سپاس دەکەم وەڵی بەرنامەیەکی بەخشینتان هەیە بەمانەیە وشابێ بەخشین دێوانیە ئەبێ بەخشین بێ بەڵێ لە پیرە مەگرون دانیشین کەسێک لێرێ پێ ناوێ ناوی بیانم بەڵام خۆم و خێزانم چینە لای نەخۆشی درێژخەیانم هەیە 6 خێزانم ناوی شیرە خۆرەمەیە کە احتیاج بە دوو قوت شیر بوویم ئەمە چیە؟ سێن بەخوا تەلەفۆنیشم بۆ کردووە بە دوو قسە بەڕێ کردین باوکی سۆما خۆت پێویستیت بەمەیە؟ من نا وەکو بەرنامە گوتم یعنی من لە تەلەڤیزیۆن بەرنامەی بەخشین ئەبینم دڵێم چۆن یعنی خەریکە خەڵک گومانتان دێکە هەر من نیمە فەقیرێکی زۆری تایە بەڵام کە ئێستا ئەڵێن باشە ئەو پارە بۆ ئەچێتە دەرەوەی پیرە مەگرون ئەچێتە بەرنامەی سەرەکی سلێمانی فەقیر لەنەو پیرە مەگرون بەخۆی خەڵکی هەژار و دێئیش و بێکار و نەخۆش زۆرە ئێستا من کێچیم نەخۆشی درێژخایانم هەیە دنیای هیچ ناکەم بەخاوە 6 خێزانم سێز بە کەلامی خوای وەکو لەگەڵ خێزانەکەم چوومەتە لای ئەو بەڕێزەی کە هایدی نووسینگەی پیرە مەگرونە وەڵی 10,000 داوینەتەوەتم با ئێمە سوالکردنینە کاک فلان ئێمە هاتینە وەکو بەرنامەی بەخشینەوە کە دەوڵەمەند پارەتانە داتێ بە ناوی فەقیرە هیچی ماڵی خۆتان نییە ئێوەش بێستانی تەوجیهکەن یعنی بە دوو قسە بەڕێ کردم بەڕاستی باشە یەک دەقە هاتمەوە چوومە مارکێت دەستێن بەخوا لە یەکێک لە مارکێتە گەورەکانی پیرە مەگرون و یەک شیرم هێنا بە نادڵی پێیدام تا سەعاتەی شەو چوون بە دوای قەرز بگەڕێم هەتا قەرزەکەم کرد پارەکەم بۆ برد وتی بۆ هێناوتەوتم تۆ زۆر بە نادڵی داتێ قەسەم بەخوا خەوم هێنە دەکە زۆر بەلامەوە ناخۆش بوو باش یعنی بۆیە من تۆ یەک دەقە باوکی سۆما زۆر ناخۆشیان باوکی سۆما گوێ لێمە لە خزمەتم ڕەنگە ئەو بەڕێزەی کە چووی بۆ لای داوات لێ کردووە ڕەنگە لەو وەختەیە هیچی بەدەستەوە نەبوو بێ ڕەنگە لەو وەختەیە لە ڕووی تەنانەت معنەوی و دەرونیەوە ئامادە نەبوو بێ ڕەنگە حاڵەتێک هەبوو بێ ڕەنگە جۆرێک لە جۆرەکان پێشتر هاوکاری نەکرابی جەنابەت و ڕوت کردوەتە بەخشینە ئەتخەینە سەر و سەر چاومان بەعکسەوە ئێمە لە خزمەتی تۆ با خزمەتت بکەم کاک محەممەدجان ئەگەر دەرفەتم بدەیت کاک محەممەدجان پێشتر پارە خێزا سەردانی کردومە پێشتر من چوومەتە لای یعنی ئیلا ئەبێ بۆ یعنی لەگەڵ ڕێزم بۆ جەنابەت تۆ پیاوێکی بەڕێزی بۆیە ئەو سکاڵایە بۆتە لای تۆ ئابام یعنی بۆ ئەبێ خەڵک بگریە بۆ ئەبێ خەڵک بپارێت نابێت ئێمە بابێ ئێمە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ کەرامەتی نامینێتن یعنی من مانجی ڕەمەزان پێم وتووە مانجی ڕەمەزان کاک محەممەد مانجی ڕەمەزان بۆ خاتی خوای یعنی مانجی صدقه و خێرە مانجی ڕەمەزان چوومەتە لای بەسەر چاو کاکە تۆ ناتوێ هاوکاری بکری هاوکاری دەکەین بەسەر چاو بێخەم وەرە لە خزمەتم نا ئیشەڵا کەس گومانمان لێ ناکە ئێمە لە خزمەتی ئێوەین با خزمەتت کەم تۆ ژمارەتم بۆ جێبێڵە کاکە من خۆم پەیوەندیت پێواکەم باشە گیانەکەم خۆم پەیوەندیت پێواکەم وەڵای ئەوە ژمارەکەم لە کۆنترۆڵ ئەگە وەریگری من ئێستا کاک بیلال گیان کاک بیلال ژمارەی باوکی سۆمان وەرگرن کاکە لەو دیویستا ژمارەکە وەرەگرن خۆم پەیوەندیت پێواکەم ئەتخەمە سەر و سەر گیانی منی چاوە ڕاستەکەم چۆنە بێ ئەوە گلەی لێمە بکەن وەڵا لە خزمەتی نێمە سێن دەخوا ئەزانی چیم پێوە باوکیاوەی وتم ناوم لە قایمەی بسرێتەوە من ناوم لە قایمەی خوای هەبێ سێن بەڵام هەمومان بێ کۆتاقیەکاتەوە ئافرم کورە ئێمە هەمومان محتاجی بەردرگای خوای گەورەین دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ أنفق ما يمينك
تەلقە ما نازانم فی یەسارێکی شەڵاق بەدەستی ڕاست خێر بکە بەدەستی چە وەری یەکدیتەوە ئەمە پاداشتێکی گەورەی هەیە لای خوای ئەمە دەستی ڕاستە بێ خێر بکە دەستی چە پێی نەزانێ ئێمە لەوە دڵنیا بێ ئینشەڵا لە خزمەتە بین ژمارەی خۆتم بۆ جێبێڵە پێغەمبەر بەخۆی فەرمێ صلی الله علیه وسلم ڕۆحم بە قوربانی کاڕێ ڕۆژێک باران زەکات نەدرا یەکسانی نەبوو چاوەڕێ بێبارانی بکە ئەوە بازەکەیە دەی ڕاستە بەسەر چاو یعنی ئەوە یەکێک لەوانە نامێ وەختت بگرێ باش من تۆ بە پیاوێکی بەڕێز دەزانم هەر بەکەس کەسێ خوا ڕێزدارت کە خوا هەمومان بەڕێزکە ئینشاءالله ژمارەکەت جێبێڵە دای نەخەیتەوە باشە والله ئەو ڕەمەزانی بەس لە تەلەڤیزۆن خێر و خێراتمان بینی وە خوا ئاگای لێ کاکە پەیامەکەت گەیشت تەلەفۆنەکەت دامەخەرەوە ئێستا قسە لەگەڵەکە لەو دی و بێخەم بەتەواو باشە جانی من السلام عليكم ماما ساجيا ژمارەکەی لێ وەرگن عليك السلام ورحمة الله وبركاته خوای گەورە فەرمێ و ئەمە السائلە فەلا تەنهەر کاکە هەر کەسێک ڕووی لێنان واللهی ئەوەی لە گیرفانتان نابوو یعنی باسی ئەوە ناکەم ئەگەر خەڵکێک لەسەر جادە و پیشەی سوال بێ و پیشەی ئەوە بێ کە دەستپان کاتەوە بەڵام هەر کەسێک ڕووی لێنان بەدەستی خاڵی مەیجێڕنەوە ئامان ئەوە من بە تێڕوانینی خۆم قەرزێکە بەسەر خوای گەورەوە خوای گەورە پاداشتەکەی تداتەوە چاوەڕێوە مەکە لە دنیا پاداشتەکەی وەربگری خێرێکیش کرا کەس باسی نەکا باشە بەسەر چاو باوکی سۆمای ئینشەڵڵا لە خزمەتە بین برا بەڕێزەکەم ئەزیزان ئەوانەی ئەو بەڕێزانی کە ئێستا لەگەڵمانن بینەری ئەم بەرنامەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک باسی گەڕێکی ئاسوودەمان کرد لە چەمچەماڵ کە 9 ڕۆژارێک ئاویان دێتەوە مەخابن ئەوە حاڵەتێکی زۆر سەیر نییە خۆ ئێمەمانزانی پێشتر هەروە بووە بەڵام ئەڵین باوان نەبێ تکایە لەم ڕۆ بەدوا چاچیکەن بە تایبەت ئەو بەڕێز قایمقامی چەمچەماڵ کاک ڕەمک ڕەمەزان پیاوێکی بەڕێزە ئەڵێن خزمەتی باشی خەڵکی چەمچەماڵەکە هیوادارم ئەو گرفتەی کە خەڵکی چەمچەماڵ بەدەستێوان ناڵێنێ مەوزوعی ئەو بۆیان چارەسەر بکە کاک ڕەمک جەنابەت نزیکی لە دەسەڵاتدارانی یەکێتیەوە بۆ نمونە کە خاوەندارەتی سلێمانی و چەمچەماڵەوە منتیقەیەکەن کاکە پێیان بڵێ ڕویان لێ بنێ بڵێ کاکە گەڕێکی ئەو ئاوی ئەو گەڕەکە چاکە ئاوی چەمچەماڵیان بۆ چاکە یعنی چی 9 ڕۆژارێک ئاو بچێ بۆ گەڕەکێک دڵنیام کە بۆ خۆت بۆ ماڵەکەی خۆت دڵنیام ئەمەت قبوڵ نییە هەرگیز ئەمەت قبوڵ نییە یان بیر لە ماڵەکەتا هەیە یان ئەوەتانی هەموو ڕۆژێ ئاو دێتە ماڵەکەتەوە گومانم لەوە نییە کە جەنابەت خزمەتێکی باشی چەمچەماڵ و دانیشتوانی ئەو منتیقەیەت کردووە هیوادارم باشتر بتوانانی خزمەت بکە ئێمە ئامانەتێکە لە ئەستۆی جەنابەت 2000 بەرپرسیارەتی ئامانەتە و ئینشەڵڵا ڕووی خۆت سپیکە لای خوای پەروەردگار بەو ئەندازەیە کە باشترین خزمەت پێشکەشی خەڵکەکەت و ناوچەکانی دەوروبەری چەمچەماڵ و لادیەکان و گوننشینان و هەموو منتیقانە بکە کە ڕوو لێنن و داوای هاوکاری لە جەنابەت دەکەن ئەمە پەیامێکی برایانەیە بۆ جەنابەت وەکو برا بچووکێک لێم وەرگرە من سپاسی تۆەکەم باشە کاک سەلاحەدین وەرەگرم لە هەولێرەوە کاک محمود کوڕ برا چۆنی کاک سەلاحەدین ئاگەلک بەڕێزی خواحافظ بکە باشی گیانی من والله ئەتو خۆشەویستی مێزانی والله توش خۆشەویستی منی نەشم دی بەستۆر زۆر خۆشەویستی باشە والله ڕازی بیارە بێ موفق بی جانەکەم واو کارە بێ کاک محمود جان والله ئەمن زۆر ئەمن هێوایەت بە جەنابت ببینم بەم سێرەدە قورئانەت و ڕابگرم گوێ لە قورئانی من ڕابگری ئەرێ والله بەس هێوایەتمە ئێ باشە مادام ئەگەر تۆ لە هەولێری وە نییە ئەرێ والله ئێزا دێمە هەولێر ئەو کاتی دوو بە دوو لە خزمەتت دەبم قورئانت بۆ خوێنم بە تایبەت باشە گەلێک بەڕێ لەو ڕقەمەی جەنابتە ئەمە بەڵێ ناوەڵا ڕقەمی من نییە تۆ ڕقەمی خۆتم بۆ جێبێڵە خۆم پەیوەندیت پێوە دەکەم کە هاتمە هەولێر باشە ڕقەمی من 401 ڕاستە ڕاوەستە چەند 401 بەڵێ باشە بەسەر چاو ئەو ڕقەمەکەم وەرگرت باشە گیانی منی مۆفەق بی دێمە هەولێر دێمە خزمەتە دەی لە خزمەتە مۆفەق بی جانەکەم خواگەدارت بێ بیرمان نەچی باوکی ئیسا لە چەمچەماڵە وەرەگرم فەرموو باوکی ئیسا
ئەلوم کاتت باش کاک محەممەد چۆنی باوکی ئیسا باشی شکرم و کاتت باش باشی بەڕێزم سپاس دەکەم هەردوو چاوەکەم زۆر باشم بەڕێزی هەدوستاوم کاک محەممەد لە خزمەتام چۆنن لە چەمچەماڵ بەدەستکەمی ئەوەوە چیەکەن وەزعتان چۆنە لە هەفتاوەستە لەم گەڕێکی شۆڕشین ئەم کێشەی کەماویمانە هەیە لە شۆڕش بەڵێ باشە بەڵێ هەفتەی جارێ 8 ڕۆژ جارێ 9 ڕۆژ جارێ ئەوە لە مۆزاگەرم کاترە 10 ڕۆژ جارێ داروایەکە دوانزە ڕۆژ تیانزە ڕۆژ ناڵن گرفتەکە چیە ئێستا ناڵن بۆچی ئێوە ئاوتان بەکەمی دێتەوە ئاوی گەڕک گرفتەکەڵێن ئەوەیە لە سلێمانیەوە ئاوک ئێمە لە دوکانە لە دوکانەوە تێت ئەڵێن ئەو ئاوە کە تێت بەش ناکات یان سلێمانی وەکو پێویست نایدات باش گەڕێکی چەمسەماڵ بە چەمسەماڵ بە حەوزەکان ێتر نابەشکردنەکەشی ئاوای بەسەراتێت باشە ئەی بۆ نمونە قایمقامەتی قەزاکە بەرپرسانی ئەو منتیقەیە چی ئەڵێن مەسەلەن ئەمە مەڵبەندە ئەمە ناوچەیە ئەمە هەر ئەو شوێنانەی کە دەسەڵاتدارن لە چەمچەمان ڕایان چییە لەسەر ئەوە خۆی ئێستا وای لێ هاتووە ئەوەنەی حزب تەداخل لە ئیشەکە حکوومەت نایکە مستەمر حەولەدا مستەمر ئەو پیاوە بەڕێزە مستەمر حەولەدا دێتر ئێستا لەوەتی ئەو پیاوە ینی بۆتە قایمقام کلێ باشتر بووە لە ساو ساڵان پێش ئەو قایمقامەی کە کاگڕەمەکی پێڵێن بەڵێ 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 منیش بیستومە ئەڵەن خزمەتی باشی خەڵکەکانی عیشکەرە دایم هەوڵەدات چارەسەریکەوە دایم لە هەوڵدانی شایە باشمە زۆر سوپاسێکین خوا هەڵناگرێت خوا سەلامەتیکە ئەگەر هەوڵ بدا و فعلەن لە خزمەتی خەڵکا بێ ئیشەڵا موفەقە بێ خوای گەورە هاوکاری بێ بۆی باشترین خزمەت بێەوە پێشکەش بکە بەڵام ئێستا بۆ دوانزەی شەو یەکی شەو پەیوەندیمان پێوە کردووە موبایلی دانەخستا دایم ینی ئەوە باشە ئەوە هەواڵێکی باشە ئەوە خەبەرێکی خۆشە ئیشەڵا هەروە بمێنێتەوە ئیشەڵا هەمیشە لە خزمەتی خەڵکا بێ ئێستا تۆ داواکاری چییە ئێستا بۆ نمونە وای دابنێ کە کاگڕەمک ڕەمەزان چکە ئێستا چەمچەماڵ لە هەموو شوێنێک زیاتر بەدەستکەمی ئاوە ئەناڵێنێ ئێستا وا بزانە و بینەرمانە چی پێڵێ لێرەوە پەیامت چییە بۆی وەڵای من دەستخۆشی لێکم هیوادارم زیاتر هەوڵ بدا چارەسەری گوێستەکە بکانی بە تەواوەتی لە گۆستەپەوە ئەو پرۆژەیەکەوە ئەڵێن نازان ساڵانە پێویستە بۆی دەچووە بۆی دەرنەچۆشتەوە ئاڵێن هیوادارین ئاوی گۆستەپەمان بۆ بێت دێتر ئێمە گرفتەکەمان بە یەکداری چارەسەرە بێت زۆر سوپاسی کاگڕەمەکەکەی نەگەر خوا ئاگادارت بێ بەسەر چاویشەڵا ومێدەوارە ئینجۆی لە دەنگت بێ و لێرەوە بەرپرسانی ئەو کەرتە ئەو بوارە بتوانن ئەو کێشێتان بۆ چارەسەر بکەن دەی ئەچمە لای سپاس دەکەم لە خزمەتان باشی ئیسا موفەق بیجانەکەم چمە لای پەیوەندیەکی تر کۆمنت خوێنم ها کۆمنت کاکە حەمە یوسف نووسیوێتی هەر دەڕۆمە دەرێ تا نیوەی ئەژنۆم ئاو دێت بەردرگانیە ئاویان خەسار نەکرد بێت سوێن بەخوا گوناحە وڵی هاوڕام لەگەڵ قسەکە تا زۆریش گوناحە کاک ئارام مەلا دەستخۆشیە کا سوپاسیەکەین پرشە عومەر نووسیوێتی ئەو کاتەی بەڕێز عەبدوستار مەجید هاواری کردوتی پێویستە چەندین بەنداو دروست بکرێت بەداخەوە حکوومەت بەدەم داواکەی نەڕۆژ تا تووشی ئەم حاڵەتە نەبین دەستت خۆش بێ هەنار نووسیوێتی سەلام عەلەیکوم نووسیوێتی من بەدوای کاردا ئەگەڕێمی شەڵا کاری خۆتە دۆزیتەوە هەنارخان مۆفەق بی سپاس بۆ کۆمنتەکەت وڵا هیچێک لە حکمەتی ئەوەی کە بەرپرسێک لە ناوچەیەک لە شوێنێک سەرکەوتوو بێ یەکێک لە حکمەتی سەرکەوتنی ئەو بەرپرسە ئەو بەڕێزێکە ئیدارێ و شوێنادە ئەبێ هەڵقوڵاوی ناو خەڵک خۆی بێ و خەڵکی ئەو شارە بێ و لە هەمان کاتە ماڵی لەو شوێنە بێ بۆی هەست بە معاناتی ئەو خەڵکە بکە یعنی یەکێک لەو گلەیانەی کە باز ئەکرێت جاری وا هەیە ئەڵێن مەحافظی شوێنێک یان قایمقامی شوێنێک یان بەرپرسی ناحیەیەک ماڵی لە ناحیەکە نییە لە قەزاکە نییە بۆیە دوجار تووشی گرفت ئەبین لەوەی کە بەرپرسەکە خۆی لە شارەکە نییە تووشی دایان حاڵەتی ئەوە ئەبینەوە کە کەس ئاوڕێژی دیمان لێ ناداتەوە کەس هەست بە معاناتمان ناکە هیوادارین بەرپرسان بەجددی
لەگەڵ خەڵکا بن و بتوانن باشترین خزمەت بە خەڵک پێشکەش بکەن. دیارە ئەم بەرنمەیە دوجار ئەم بەرنمەیە سەکۆیەکی ئازادە، هەر کەسە و بە ئازادی و بە لەوەی کە لە ناخیا هەیە ئەتوانێت دەری ببڕێت، توانێت لێرەوە ڕاوسەرنجی خۆی بخاتە ڕوو بۆەوەی زۆرترین سوود لە قسەکانی وەربگیرێ. باوکی محەممەد هەولێر. باوکی محەممەد فەرموو. السلام عليكم براكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. باشي براكم دنگو باشم الحمد لله سپاس. الحمد لله كاك ام حكومتي خومان لها ينانا اوغا كما كاتوا لزستانانشا كاربا كما كاتوا بله بو اوي نتواني خود بشوي بإسراحات نلزستانان يعني خومان بشوين خۆمان بشوێن و نوێژەکانمان بەتوانی بکەین نە لە هاوینشە ئاوەکەمانە دەنێ کە خۆمانی پێ بشوێن. ئیتر ئەم دوانی کە من باسیەکەم بەبێ هەموو کەسێ بزانێ مەقسەدم چییە، نامێ زۆر بە تەواوەتی ڕوونی کەمەوە. ئەوە سەرچاوەکەیەتیتەوە و ئاو بێنە و دەست بشوە چەنە ئاوش نییە. چییە؟ ئەڵێم ئەم ئەبێ بزانین سەرچاوەکەی چییە؟ لە زستانان کارەبانیە بۆ ئەوەی بۆیلەرەکانمان گەرم نەبێ خۆمان بشوین. لە هاوینیشە ئاو نییە بۆ ئەوەی خۆمان نەشوین. یعنی حکوومەت نابێت بزانین معنای چییە، یعنی نایەڵێن بە جوانی خۆمان بشوین و بە جوانی بژین لە وڵاتە و ئاو بێنە و دەست بشوە هەرچەند ئاوش نییە. هەرە وەڵاو نییە بڕاتە بێ من لە شوێنێکم ئەمە پێ بڵم لە شوێنێکم 24 ساعت ئاوەیە. بڵین لەوانەیە لە سیتیە کابی مەسەن لە شوێنێک کابی لە سیتیەکانم من لە سیتی ئای 24 ساعت بە 24,000 خورعان 24 ساعت ئاوەیە. ئاخە پارەی خۆتە دەی بۆیە کۆرە وەڵایەک دیاران چۆ چەندێکەکەی من شەوە نادەم. پارەش نادەیت و ئاوی شتەیە؟ وەڵا فەرم مهم ئەمە کوێ ئەم شوێنە ئادەی نامەیڵە قەی ناکە مەیڵە قەینا مەیڵێ وازی لێ بێنە قەینا قەینا با تووشی مشکلە نەبین وازی لێ بێنە. عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵا باوکی محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت. تەحلیلێکی جوانە کاک محەممەد دەڵێ بە زستان کارەبامان نادەنێ بۆی بۆیلەر ئیش نەکە بە هاوینیش ئەومان نادەنێ بۆی خۆمان نەشوین، یعنی لە زستان و لە هاوین خۆمان نەشوین بۆی پاک نەبین خاوێن نەبین مەسەلەن. تەحلیلێکی جوانە بەس نازانم مەبەستی چی بوو، ینی بۆچی پاک نەبین بۆچی خۆمان نەشوین. والحاصل ئینشەڵڵا خێری پێوە بێ. لێرەدا کاک بەرهەم محەممەد نووسیوێتی وڵاتێکین لە هەموو ڕوویەکەوە فەشەلمان هێناوە، دەسەڵاتدارانمان شکستیان هێناوە، بەرپرسان تەنهابی لە گیرفانی خۆیانەکەنەوە. کاک هاوژین لە چەمچەماڵەوە دادە هاوژین چۆنی دادە هاوژین باشی؟ سپاس دەکەم دادە هاوژین گیان زۆر بەڕێزی لە خزمەتم. تۆ باشی؟ ئێوە بەدەست کەمیاوە ئەناڵێنن لە چەمچەماڵ گرفتی ئاوتان هەیە گرفتی کارەباتان هەیە؟ گیان لە چەمچەماڵ مشکلەتان چییە؟ والله ئەوەی ئاو زێری یعنی بەجددی نییە لە چەمچەماڵە. ئاو نییە؟ نەوەڵڵا. باش نە ئاو نە کارەبات ئێستا لەگەڵ تۆ قساکەم حالێن کارەبامان نییە. ئەی لە کوێوە سەیری بەرنامەکەکەی چۆن یان وڵی هینەکەی بینی دەستنات. باشە لەشە ساغ بێ ئیشەڵا بە زووترین کات گرفتەکەتان بۆ چارەسەر بێ ئاوتان هەبێ کارەباتان هەبێ. سوپاسە دەکەم بۆ پەیوەندەکەت دەست و چاوت خۆش بێ. ئەچمە لای باوکی محەممەد لە ڕانیە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. والله الرازقي كاك محمد جان من حزكم توزق بأكاديميانا لسر بابتي أو كهرباء خدمة بشي خدمة جزاري قتل جرجنا بدكم. والله سپاس دەکەم. بەێ هەندێک لە وەزیرەکان کە دێنە سەر تەلەڤیزیۆن یان هەندێک لە ئاوازان و مؤەیدانی دەسەڵات دێنە سەر حکم دێنە سەر تەلەڤیزیۆن بابەتی کێشەی ئاو کێشەی کەم کارەبایی ئەبەوە پاساویرۆ دێنەوە کە هاوڵاتی ئاو زۆر سەر دەکات یا هاوڵاتی کارەبا زۆر سەر دەکات.
کاتەژان ئێمە وڵاتانمان بینیوە هەموو بابەتێکی خزمەتگوزاری حکومت پێی خۆشە تۆ زۆر سەرف بکەیت لەوەی زۆر کارەبا بدەیت بەڵام ئەوان کێشەی کەم کارەبایی بەوە پاسا بۆ دێنەوە کە هاوڵاتی زۆر سەرف دەکات بۆیە ئەوە پاساو نییە ئەوە کینە و پەڕۆکردنە ئەوە لەلایەکی تر کاکە مەحموودجان برایەکەم ئەو دەسەڵاتە کورت و مختصر یعنی بە کوردی و بە کورتی دێمنەت بۆ لە خەڵک لەبەرەوەی دەزانی خەڵک ئەوی فرێداوە دێمنەت بۆ لە ئۆپۆزیسیۆن لۆ لەبەروی میکانیزمەکانی ئۆپۆزیسیۆن نەک چارەسەری کێشەکان دەکات و نەک چارەسەری ئەو ئەخلاقە نابەجێی دەسەڵات دەکات لەبەروی دەسەڵات تاو دەستی لە خۆی و لە خەڵک سوشتیە پێویستە ئۆپۆزیسیۆن میکانیزمەکانی خۆی بگۆڕێت بەڕاستی ئۆپۆزیسیۆن ئەگەر کاری هەر ئەوەندەیە لە پەرلەمان تەرحی کێشە و مەشاکلەکان بکە ئەوە من هەموو ڕۆژانە دەتوانم ئەو تەرحە بکەم لە ناو برادەران لە ناو خەڵک ئۆپۆزیسیۆن دەبی میکانیزمی خۆی بگۆڕی ئۆپۆزیسیۆن دەبی هەمووی خۆی بکا بە یەکدەست بەڕاستی پێبرێم کاکە مەحموود حتا ئێستا من ماوەت بەر لە ئێستا مانگەواز دەکرا لە بۆ خۆپیشاندان کە گوتیان نەوەی نوێتە دیتی و یەکگرتو و کۆمەڵ تەئیدیان کرد قەنەعاتم پێ بکە بە چیلۆ گۆشتم زیاتر گوتم لەخوا بەزادی ملێتەکە بوو بە یەکڕێت بەڵام قەسەم بەو خوای کە تاکو تەنیایە و کە هاوچێوەشی نییە هەتا تۆ ڕوود لەلایەک بی یەکگرتو ڕووی لەلایەک بی نەوەی نوێ ڕووی لەلایەک بی قەت ناگەین ببی مستحیلە ئەوە ئەمری خوایە خوای گەورە دەفەرمی واعتصموا بحبل الله حبل الله شەرت ئەوە نییە هەموو خەڵکەکە بە یەکجار نوێژکا بە یەکجار ڕەمەزان بگری بە یەکجار تەقوا بکە نا عەدالەت یەک لە حەبلەکانی خوای پەروەردگارە برایەتی من یەک ئیزی یەک دەنجی یەک لە حەبلەکانی خوای پەروەردگارە لۆیە برایەکەم ڕزگاتان لێ دەکەم وەرن بە یەک دەنج بە یەک دەست ئەو میلەتە نەبزاردن لەو دز و زاڵمانە وەڵڵی ئەوەی کە ئومێدی بەوانە هەیە حتا ڕۆژی قیامەت ئەو وەزعەتان نادی حتا ڕۆژی قیامەت ئەوانە قەیران لە دوو قەیرانمان لۆ دێنن لەبەروەی ئەوانە یەک ئەخلاقیان بە پێغەمبەر ناسی یەک ئەخلاقیان بە ئیمام عومەر ناسی وەرە کاک مەحموود بە هەموو لەگەر ڕێزم بە هەموو ئەوانەی کە لە دەسەڵاتن با یەکە شامۆکو دەنابێت ڕوو لە خواکەم زان یەکە شامۆکو دەنابێت پێنج فەرز ڕویان لە خوایە زان یەکە بە هەر هەمویان بە 500 نەفەریان زامۆکو دەنابێت ئەوەندەی فیا قورئان لەبەرە الحەمدولله ئەوانە ئەهلی جەهەنەمن لۆیە ئەو میلەتە سەبر بەرەو جەهەنەم دەبن وەڵڵی جێم لەو برای پیرە بگرم بوو قەنەعەتم پێ بکە گریانەما وا عەیب نییە حەیب نییە میلەتێکی 5 ملیۆنی ڕۆژانە 700,000 600,000 نەود و خۆشی ئەوها خەڵکت بێ ئەوە بێ بنارێنیتەوە وەرە برامۆکەی ژیان و میلەتەکەیە وەڵڵا هەمووی مردنی باش جێمان لێکە چێوا دەبی وەڵڵی خوای گەورە باشی بە من داوە لە هیچم کەم بەدبەقوان ئێستا ئەو ڕێوارە نانم لە قورجی ناسەخوا لەبەر ئەو برایە کڕۆکەی ژیانە ئەوانە شەرم و حەیایان نییە کاکە دێتە سەر تەلەڤیزیۆن کورد بی بە کوردی قسان بکە لە ناو جەرگەی کوردستان بی ئەوها بپارێتەوە وەڵڵه لە جاتی بم لەبەر ئاوێنە تم لە خۆم دەکەم دێم ئیستیقالە تەقدیم دەکەم بەڵام ئەوانە پارە کورسی ئەخلاقی لێساندین کوردایەتی لێساندین زەمیر و وجدانی لێساندین نارێم ئیمان لەبەروی ئیمانیان نییە کوڕچێم لۆ دێنی ئەلەوانە کە لە ئێرانێ هاتنەوە 15 دیناری سویسریان لە باغربی ئەوانە هەموو لە ئێرانە خەریکی سادەترین ئیز بوون لێیان کرد ئەوە سامی بە ملیار هەریان دایتەوە بیلەکانیان بە 500 دۆنمە وەڵڵه کارەبای بەقەد یەک دەڕۆکی سەر دەکا یەک بیلە وەڵڵه ئاوی بەقەد یەک دەڕۆکی سەر دەکا یەک بیلە برایەکەی من پێویستە ئێمە بینە دەست بەستە هەتاکەی قسە قسەمان نامانێتیت وای گەورە لە قورئان دەفەرمی يقولون ما لا يفعلون يا أيها الذين آمنوا لما تقولون ما لا تفعلون برامني والله يقول أويان توزك براسي أوي أو براي إلى مجرور زور تأثير يكردين كاج وجان تأثيري ليه مشكلة بريم آدم لخومية تأثيري ليه مشكلة ببيتو أنا هاوكاري يعني كاكا با مسلمان جنبيتن هو كردا أجر أنجو مسلمانين كاكا أجر كرداتي تانتي أنا أخو إنسانا برايمن يعني وجداني يعني براسي تبين بدرجة ميري أو نفس يعني براسي مسلمانين إيمانك
کوردین نەتەوایەتیکە ئینسانی مرۆڤایەتەکەتکە کاکە بەس پێمری ئێوەستن ئاوڕێک لەو ملەتی دەنەوە لیان بێن بە ئاگا نازانم ئەگەر مەخلوقەکی دیکە نازان جنێن نازان ئەگەر جن نەتا شەیتانتان لێبینی نەڕکاکە بەستە تۆزێک ئاوڕ لەو ملەتە دەنەوە ئەو ملەتە بێزار بوو ئەو ملەتە هەموو مقدساتەشی لەدەستدا جوانە دەست و چاوت خۆش بێ سپاس بۆ جەنابیشت باوکی محەممەد ئەگەر پەیوەندی تر نییە باوکی محەممەد کۆ تا پەیوەندی بوو هەیە کۆ تا پەیوەندی باش کۆ تا پەیوەندی بوو باوکی محەممەد کاگ هێرشنامێک نووسویەتی نەوت نەبوو لە زستان لە هاوین ئاو نییە موچە بە نیوەچڕی دەست خۆش بێ خۆشناو نووسیوێتی حیزبە بچووکە بەرژەوەند خوازەکان خۆش بێت میلەت قەت ناحەسێتەوە ئێتۆ وازە لە حیزبە گەورەکانی ناوەتوی یەخەی حیزبە بچووکەکان ئەگری خۆ دەسەڵات لە دەستی حیزبە گەورەکان هەیە حەقی حیزبە بچووکەکان حەقیان چییە خۆ نە لە حکوومەتدا نە کار بەدەستن نە وەزارەتی ئەو ئاوەڕۆ و زەراعە و ئەوەیان بەدەستەوەیە نەزانم وەلحاصڵ شتەکان تێکەڵ بووە هیوادارم بەرپرسانی هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان ئاوەڕی جددی لەم بابەتە بدەنەوە ئینشاءڵڵا هەوڵ بدەن کێشەی کەمی ئاو وە کارەبا و تەواوی خزمەتگوزاریەکانی تر بۆ هاوڵاتیان چارەسەر بکەن دەستیان کردوێتە بینەقاقای ئەم خەڵکە لە هەموو ڕوویەکەوە پارەیان لێ ئەسەندرێ بەڵام لە ڕووی خزمەتگوزاریەوە زۆر ئەم حکوومەتە زۆر لاوازە زۆر کەم تەرخەمە زۆر نەعەدالەتیەکە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر هیوادارین ئینشاءڵڵا گرفتی کەماوی لە هەموو ناوچەکان چارەسەر بێ بە تایبەت چەمچەماڵ و چەنگەڕێکێکی پارێزگاکانی هەولێر و سلێمانی و شوێنەکانی تریش سوپاسان دەکەم کە بینەر و بیسەرمان بوون زۆر سوپاسێکی بێپایان بۆ هاوکارانم کە ماندوونە ناسانە لە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست بووین پێکەوە تاڵقەیەکی تری ئەم بەرنامەیە لە دوعای خێر بێ بەشمان مەکەن بەخوای گەورەتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.